من ئەتوانم باسی ئەزمموی خۆمان بۆ بکەم لە بنکەی ڕناکبیری گەلایەش چۆن ژن چۆن ڕۆڵێکی تیابینیوە. گومان ئەم گۆڕانکاریانێکی ئێستا خێرا لە ناو سیستمی جیهانا ڕۆئیان زۆر بە خێراین هەنێک جار فریای ناکەوی سیستمەکان هەر لە سیستمی سیاسی هەر لە سیستمی کۆمەڵایەتی هەر لە فەرهەنگی کولتوری ئێمەش ئەبێ هاوکات بتوانین ئەو جوڵەیە قۆزینەوانی یاخود بتوانین سوودی لێ وەرگرین یاخود ئەبێ وا بکەین کە ئێمە مواکەبەی ئەو خێرایی بکەین مواکەبەی نەکەین نەجێ خۆمان جوڵەینەوانێ گەشە ناکەین. ئەو گەشەکردنە پێویستی بەوەیە کە ئێمە لایەنی کولتوری و لایەنی فەرهەنگی و لایەنی زمانەوانی و لایەنی ئەدەبی و ڕەوتە ئەدەبی و ڕووناکبیرەکە بەگشتی بایەخی پێبین. ئێمە وەک بنکەی ڕووناکبیری گەلاوێژ ساڵانە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژمان هەیە کە بە سەدان یاخود بە هەزاران میوانمان هێناوەتە ناو ئەم فێستیڤاڵەوە ئەتوانم بڵێم لە هەر 4 پارچەی کوردستان میوانمان هەبووە لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی جیهان کە بەڕاستی خۆشبەختانە هەمیشە کار لەسەر ئەوە کراوە کە بوونی ژن لە ناو ئەم فێستیڤاڵە کارکتەرێکی کارا بووە کارکتەرێکی کارا وەک خودی خۆم سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ هەر ژن ئیشی تیا کردەوە وەکو خزمەتی ڕەوتی ڕووناکبیریمان کردووە لە پێشبڕکێکانە مەسەن پێشبڕکێمان هەیە بۆ شەعر بۆ چیرۆک بۆ لێکۆڵینەوە ژنان بەشداریەکی دیاریان هەبووە خۆشبەختانە ساڵانە خەڵاتیشیان وەرگرتووە. ئەمە جگەلەوەی کە ئێمە تەوەرمان هەیە هەر ساڵی و تەوەرێکی ڕووناکبیری تەوەرێکی فکری تەوەرێکی کولتوری تەوەرێکی فەرهەنگی تەوەرێکی ئەدەبی زۆر جار تەوەرەکان جیهانین لە هەموو جیهانەوانێ کەسانێکی هێنن هەرێک لە ئەزمموی خۆی لە بارودۆخی ئەو وەزعی خۆی کە لێی هەڵقڵاوە بێت ئەو فکرە نوێیانە و بیرۆکە نوێیانە ئاڵوگۆڕی ئەو بیرۆکانە بکەین پێکەوە. هەڵبەتە لەوێ ژنان هەربوونی هەبووە و ژنجێدەسی دیار بۆ ژنی شاعرمان هێناوە ژنی نووسەرمان هێناوە ژنمان هێناوە ئەکادیمی لە هەموو بوارەکانە توێژینەوەیان هەبووە کەواتە ئێمە توانیمانە خزمەتێکی باشی بواری بزوتنەوەی ڕووناکبیری و ڕۆشنبیری کوردی بکەین بەگشتی و ژنان ڕۆڵیان لە ناو ئەو بزوتنەوەیە هەبێ و خۆشبەختانە ینی تەنانەت میوانەکانیشمان کە بانگمان کردمە هەوڵمانناوە هەمیشە باڵانسێک هەبێ کە میوانی ژنیشمان هەبێ میوانی پیاوانیشمان هەبێ بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی ژنانیش لەو بوارەیە بکەین. گومان لەوەیانی ئێمە توانای ژنانمان زۆر باشە لە هەموو بوارەکە ینی لە بواری مەسرەحە ئەبینین ینی پەیمانگای هونەرە جوانەکانمان هەیە کۆلێژی هونەرە جوانەکانمان هەیە لە زانکۆی سلەیمانی باشە ئەبینین توانایەکی زۆر باشی تایە بەڵام کێشەکە لە سیستمی سیاسی و سیستمی ئابووری وڵاتەکە ناتوانێت گەشەیان پێبیانی لە ڕووی ئەکادیمی و دروست ئەبن کەسانێک دروست ئەبێ بەڵام زۆر جار کۆت و بەندە ئابوووریەکە کۆت و بەندە کۆمەڵایەتێکە کە هێشتا و عەقڵیەتە ناتوانێت دەری خادیا بڕوانێ بچێ بە ئازادانە ئیش بکات یاخود ئەو زەمینەیە فەراهەم نەکراوە بۆی بە ئاسانی بچێت لە شانۆیەکا بەشدار بێ لە درامایەکا بەشدار بێ ینی ئێمە هەتا ئێستا سیستمێکی بەرهەمهێنانی هونەری و کولتوریمان کەمە بەڕاستی بایەخی پێنەدراوە ینی سیرەکەین تەنانەت لەسەر ئاستی سیستمی سیاسی لەسەر ئاستی فەلسەفەی حکوومەت تا ئێستا کەمترین بودجەی وەزارەتی ڕۆشنبیریە کە ئەمە ئەگەتۆ بجەیەکی باش هەبێ لە وەزارەتی ڕۆشنبیری ئەتوانێت زەمینەیەکی دروست بکە کە ساڵانە دەیان فێستیڤاڵی سینەکات فێستیڤاڵی کولتوری بکە فێستیڤاڵی فەرهەنگی بکە فێستیڤاڵی شەعر سینەما چیرۆک نازام هەموو ئەمانە فێستیڤاڵی تایبەتی خۆیان هەبێ هەر یەکێک لەم بوارانەیە ژنان ئەتوانێت جێی خۆی بکاتوانێ و دڵنیام لەوەی کە تواناکانمان هەیە بەڵام زەمینە خۆشکردنمان یەکە و توانانە دەرکەوێت. بەڵێ هەڵبەتەوە باسم کرێمە سیستمی سیاسی و سیستمی ئابووری لە قەیرانایە تا ئەو دو سیستمە سەقامگیری بە خۆیەوە نەبینێ هەڵبەتە سیستمەکانی تریژا سێکتەرەکانی تری ژیانیش سەقامگیر نابێ خود تایە دەرناکەوێت چونکە هەموو ئەمانە وتم ئیش لەسەر فەلسەفەی سیاسی و ئابووری ئەکا ئەم شوێنانی کە ئێڵێن دەرچوو دروستەکە بەڵام ناتوانێت بخاتە شوێنی کارکردنی و گەشەی پێبا ئەمە بەڕاستی کۆتوبەندە لە بەردەمی توانای ئەم گەنجانەیە ئەگەرچی من بەڕاستی لێرە و لەوێ توانای تاکە کەسی ئەبینم کە زۆر جوان ئیشەکەن زۆر جار محاولاکەن لەسەرەوەی کە چاوەڕێ ناکەن حکوومەت دەسەوگیریان بکە بەڵکو لە ڕێکخراوێکە خۆیان کۆ کردوتەوە یاخود خۆیان گەشە پێیاوە ئەمە ینی بەڕاستی جەیەکی
ینی بن پێی گەشتبینم کە ئەبینم گەنجانێک هەنێ توانای خۆیان دروست کردووە ئەمە وزەیەکی ترم پێ بەخشێتەوە جارێکی تر هاوکاریان بکەین و ئیشانە سەرکەمێنمەکو بنکەی ڕووناکبیری گەلایەش هەموو کات هەوڵمان ناوە ئیش لەسەر گەشەکردنی گەنج بین بەڕاستی گەنج بینە پێشەوە و هەموو ساڵێک ئەو پێشبڕکێی کە ئێمە ئەنجامی ئەین بۆ ئەوەیە کە چەندین گەنج بێن نەبوارێکەوە خۆشببختانە بە سەدان کەس دروست بۆ و قەڵەمانی کە ئێستا هەن قەڵەمی گەورە و دیارن کە ئێستاش بەردەوامی هاوکار و پشتیوانمانن لە ڕێگەی فێستیڤاڵی گەلاوێژەوە دروست بوون و ئێستاش بە هەمان شێوە ئێمە لە خۆ ئامادەکردنین بۆ 28مین فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ئەبینین قەڵەمە نوێەکان بە هێز و خڕۆشێکی زۆر باشەوە دێنە بوارەکەەوە و دیارن لە کاتێکا کە لیژنە دروستەکەین بۆ هەموو بەرهەمانی کە بۆمان هاتووە ئەکەونە ئەوەی کە ئایا لە ناو هەموویە کێ اختیارکەن چکە بەڕاستی توانای زۆر باشی تایە بەڵام وەکوتم پێویستی بە دەسەوگیریە ئێمە توانین بڵێن منبەرێکی باش بووین سەکۆیەکی باش بووین بۆی ئەو فەراهەمی ئەو توانایانە بکەین نەک هەر لە ناو هونەر و ئەدەبە لە هەموو کایەکانە ژن زۆر گرنگە یەکگرتوو بێ یعنی یەکگرتووی ژن وای لێکا هێز بێ بەتەنیان یعنی ئەگەر بەتەنیا بێت ڕەنگە محارەبە بکرێ ڕەنگە دژایەتی بکرێت و دوتیژی بەرام بگرێ بەڵام کە توزانی تواناکانی ژنان هەمووی بەیەکەوە کۆ بێتەوانە ئەتوانم بڵێم ناتوانین زوو پشکێنرێن بەڵام بەداخەوە ئێستا ژنان ڕوبەڕووی شکاندنە بن لە سۆشیال میدیایە لە ناو میدیاکانە ناتوانانی دەرکەوی لەبەروی بەدەیان کۆمنتی ناشرین و تشت بەرە ڕوبەڕووت ئەبێتەوانە بەڵام گرنگ ئەوەی ئەمی ژنان پیشگیری تواناکانی یەکتری بکەین کەسی بە توانامان هەبوو دەری بخەین ئیشی لەسەر بکەین بۆی چۆن بڵین هاندان بێ بۆی کچانی تریش گەنجانی تریش بێنە بوارەکەوە.